هەرچەندە بە پێی ڕێکەوتنی سەربازی نێوان هەولێر و بەغدا بڕیار بوو تەواوی ناوچە کوردەکانی شنگال پێشمەرگە و سوپای عێراق کۆنتڕۆڵی بکەنەوە و حەشتی شەعبی بەشداری تێدا نەکات، بەڵام لە ئێستادا حەشتی شەعبی تەواوی ناحیەی قەیروانی سەر بە قەزای شنگالی کۆنتڕۆڵ کردووەتەوە. لە ڕاگەیەنراوێکدا حەشتی شەعبی ئاماژەی بەوە کردووە لە کاتژمێر 10 شەوی دووشەممە تا 5 بەرەبەیانی سێشەممە هێرشێکیان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوەندی ناحیەی قەیروان دەست پێ کردووە و دوجار بە تەواوی کۆنتڕۆڵیان کردوێتەوە و ئاڵای عێراقیان لەسەر بیناکانی ناحیەکە هەڵ کردووە. ئاماژەی بەوەش کردووە تیمی ئەندازیاری هێزەکانی حەشتی شەعبی دەستیان کردووە بە پاکردنەوەی ناحیەکە لە مین و بۆمبە چێنراوەکانی داعش. ناحیەی قەیروان سەر بە قەزای شنگالە و 25 کیلۆمەتر لە باشووری قەزاکەوە دوورە و زۆرینەی دانیشتوانەکەی کوردانی ئێزیدین و یەکێکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوێرێم لە ساڵی 2014دا ناحیەکە لەلایەن چەکدارانی داعشەوە کۆنتڕۆڵ کرا. دوایەوەی لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2015دا قەزای شنگال لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستان و بە هاوکاری هێزی هاوپەیمانی نێودەوڵەتی کۆنتڕۆڵ کرایەوە. چەند ناوچەیەکی دەوروبەری قەزاکە لە ژێردەستی چەکدارانی داعشدا مایەوە کە ناحیەی قەیروان یەکێک بوو لەوانە. لە دوای ئەنجامدانی چەند کۆبوونەوەیەک بەرپرسانی هەولێر و بەغدا لەسەر ئەو ڕێکەوتن کە ئۆپراسیۆنێکی سەربازی ئەو بەش بە بەشداری سوپای عێراق و پێشمەرگە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی ژێردەستی داعش دەست پێ بکەن، بەڵام حەشتی شەعبی دەست پێشخەری کردو بەبێ گوێدان بە ڕێکەوتن 12 مانگە ئۆپراسیۆنێکی سەربازی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناحیەی قەیروان دەست پێ کردو لە ماوەی 10 ڕۆژدا ناحیەکەی بە تەواوی کۆنتڕۆڵ کردەوە. ئەوەش لە کاتێکدایە تا ئێستا سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و وەزارەتی پێشمەرگە ئیژڕۆنکردنەوەیەکیان لەسەر کۆنتڕۆڵکردنەوەی ناحیەکە لەلایەن حەشتی شەعبیەوە نەداوە کە پێچوانی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدایە. پێشتری سەربەز لەزگین سەربەرشتیاری میحوەری شنگاری هێزی پێشمەرگە ڕایگەیاند حەشتی شەعبی وەزارەتی پێشمەرگی لە ئۆپراسیۆنەکە ئاگادار کردوێتەوە و دیشی هەرچەندە نیگەرانی خۆیان پێ ڕاگەیاندون، بەڵام حەشتی شەعبی وەڵامێکی ئەوتۆیان نەبوو با بڕیارێکی تاک لایەنانە ئۆپراسیۆنەکەیان دەست پێ کردووە. بەرپرسانی قەزای شنگاریش دەڵێن مەبەست لە هێرشەکانی حەشتی شەعبی بۆ ناوچە کوردستانەکانی نزیک ناحیەی قەیروان کردنەوەی ڕێگایەکی وشکانیە بەرەو سووریا و لوبنان و بەستنەوەی هێزەکانیانە بە چەکدارانی حیزبوڵڵاوە کە ئەوەش هەڕەشەیە بۆ سەر گوند و ناوچەکانی سنووری سووریا. بەرەم ساڵح NRT